شیعەکانیش وەک لایەنە کوردیەکان دابەشبوون بەسەر سێ هاوپەیمانەتیە. ئایا دابەشبوونی شیعەکان لە قازانجی لایەنە کوردیەکانە؟ لایەنە شیعەکانی ناو چوارچێوەی هەمانگی بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی عێراق بوون بە سێ بەشە و بە سێ هاوپەیمانی و لیستی جیاواز دەچنە هەڵبژاردنەوە. چاودێرانیش پێیان وایە ئەوەی شیعەکان کردیان هاوشێوەی کوردەکان زیانێکی گەوریان پێدەگەێنێت و دەنگەکانیان پەش و بڵاو دەبێتەوە. لایەنە شیعەکانی ناو هاوپەیمانەتی چوارچێوەی هەمانگی کە سەرجەمیان لەو هاوپەیمانەتیەدا بەشدارن بۆ پێکهێنانی کابینەکەی محەممەد شیع سوودانی جگە لە موقتەدا سەدر بۆی ڕێکەوتنەکەیان بە لیستێکی هاوبەش هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان پەرچی کردن و بە سێ هاوپەیمانەتی جیاواز و سێ سەرکردایەتی جیاوازەوە بەشداری لە هەڵبژاردنەکەدا دەکەن. چاودێرانی سیاسی پێیان وایە بەشدار نەبوونی شیعەکان بە لیستێکی هاوبەش هاوشێوەی لایەنە کوردیەکانی هەرێمی کوردستان بڵاوبوونەوەی جەنگەکانیان لە هەڵبژاردندا زیانی گەورەیان بەر لایەنە شیعەکان دەکەوێت. بەڵام تا ڕادەیەک لە ناوچە کێشەلەسەرەکان قازانجی کووردە. بەڵام شیعەکان پێیان وایە ئەوەی ئەوان کردویان و دابەشبوونیان بەسەر هەرسێ هاوپەیمانی کە پێک دێت لە دەوڵەتی یاسا بە سەرۆکایەتی نووری مالیکی و بنیاد دەنین بە سەرۆکایەتی هادی عامری و هەروەها هێزی دەوڵەتدا پرسێکی تەکنیکی هەڵبژاردنەوە بۆ بەفیڕۆدانی دەنگەکانیانە. لا چەند ڕۆژی ڕابردوودا لە کۆتا ڕۆژی مانگی ئەیلولدا لە شاری بەغدای پایتەختی عێراق هەریەک لە هاوپەیمانی دەوڵەتی یاسا بە سەرۆکایەتی نووری مالیکی و هاوپەیمانی بنیاد دەنین بە سەرۆکایەتی هادی عامری دەستیان کرد بە بانگەشی هەڵبژاردن و هاوپەیمانی سێمی لایەنەکانی چوارچێوەی هەمانگیش کە هاوپەیمانی هێزی دەوڵەتە لە چەند ڕۆژی داهاتوودا بە فەرمی خۆی ڕادەگەێنێت و دەچێتە کێبڕکەی بانگەشەی هەڵبژاردنەوە. سەرچاوەکانی هەواڵ باز لەوە دەکەن هاوپەیمانی دەوڵەتی یاسای نووری مالیکی لەگەڵ لیستی نەهجی نیشتیمانی هاوپەیمانی کردووە کە نوێنەرایەتی پارتی فەزیلەی عێراقی دەکات. ئەوان لە بەغداوە دەستیان بە بانگەشی هەڵبژاردن کرد. مالیکی لە میانی ڕاگەاندنی هاوپەیمانێتێکیدا جەختی کردەوە لەسەر ئەنجامدانی هەڵبژاردن لە کاتی خۆیدا و لەو ڕێگەیەشەوە هێرشی کردە سەر هەموو لایەنانەی لەگەڵ هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان دانین و بەشداریان نەکردووە. لەوانەش سەدریەکان و بەشێک لە تشرینیەکان لەم هەڵبژاردنەدا هاوپەیمانی بنیاد دەنین کە هادی عامری سەرۆکایەتی دەکات بە لیستی هاوپەیمانی هێز و لایەنەکانی حەشدی شعبی ناسراوە و نوێنەرایەتی 11 گروپی شیعەکانی نزیک لە ئێرانی لەخۆ گرتووە. لیستی ژمارە هاوپەیمانێتیە 195 و هاوپەیمانیەکەش پێک هاتووە لە هەریەک لە ڕێکخراوی بەدر گرتبوونەوەی اقتیدار بە سەرۆکایەتی عەبدولحسین عەبتال، هاوپەیمانی خزمەتگوزاری کە شەبز زەیدی و ئەحمەد ئەسەدی لەخۆ دەگرێت، گرێبەستی نیشتیمانی بە سەرۆکایەتی فالح فەیاس، هاوپەیمانی سەفۆی هێزە چەکداریەکان و بزوتنەوەی ئیرادی حەنان فەتلاوی و کوتلەی سادقون بە سەرۆکایەتی قەیس خەزالی و بزوتنەوەی سەرکەوتووان بە سەرۆکایەتی ئەبوو ئالا وەلایی، بزوتنەوەی مافەکان بە سەرۆکایەتی حوسێن موئەنەس و بزوتنەوەی ڕازگۆیی و بەخشین بە سەرۆکایەتی حەیدەر مزهەر. هاوپەیمانی دەوڵەتی یاسای نووری مالیکی بە لیستی ژمارە 233 بەشداری لە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی عێراق دەکات. هاوپەیمانی هێزی دەوڵەتیش لە ڕەوتی حکما بە سەرۆکایەتی عەمار حەکیم و هاوپەیمانی نەسر بە سەرۆکایەتی حەیدەر عەبادی پێک دێت. هاوپەیمانی هێزی دەوڵەت جەخت دەکاتەوە لە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان پشتڕاستی سیستەمی فیدراڵی لە عێراق دەکاتەوە و هەڵبژاردننی ئەنجومەنێکی بەهێز بۆ پارێزگاکان بە تاکە ڕێگە دەزانێت بۆ هەڵبژاردننی پارێزگارێکی بەهێز کە خزمەت بە هاوڵاتیان و بەرەو پێشبردننی شارەکانی ناوەڕاست و باشووری عێراق بکات. چوارچێوەی هەمانگی کە لە 11 تشرینی یەکەمی 2021 دامەزراوە دوای کشانەوەی سەدریەکان لە پەرلەمانی عێراق لە حوزەیرانی 2022 بوونە خاوەنی سەوسی کورسی لە پەرلەمانی عێراق و لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان و سوننەکان هاوپەیمانی ئیداری دەوڵەتیان پێک هێنا و محەممەد شیع سوودانیان کاندید کرد بۆ پۆستی سەرۆکوەزیرانی عێراق. بڕیار وایە ڕۆژی 18 کانونی یەکەمی 2023 هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی عێراق بۆ چوارەم جار جگە لە پارێزگاکانی هەرێمی کوردستان بەڕێوە بچێت و لەو هەڵبژاردنەدا 23,361,081 کەس مافی دەنگدانیانەیە بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی 15 پارێزگای عێراق با پارێزگاکانی کەرکووک و نەینەواشەوە. هەروەها کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق ئامادەکاری دەکات بۆ کردنەوەی 7008 بنکەی دەنگدان کە 47655 وێستگەی دەنگدان لەخۆ دەگرێت. لەبارەی ژمارەی کورسی ئەنجومەنی پارێزگاکان لە یاسای ژمارە 4 ساڵی 2023 کە تایبەتە بە هەموارکردنەوەی سێمی یاسای هەڵبژاردنەکانی پەرلەمانی عێراق و ئەنجومەنی پارێزگاکانی ژمارە 12 ساڵی 2018 زۆرترین کورسی لە بەغداد بە 49 کورسی و دوای ئەویش پارێزگاکانی نەینەوا دێت بە 26 کورسی و پارێزگای بەسڕش بە 22 کورسی هەیە. بە شێوەیەک کوی گشتی ژماری کورسی ئەنجومەنی هەر 15 پارێزگاکە بریتیە لە 275 کورسی و 75 کورسیان تایبەتە بە کۆتایی ئافرەتان.